هاوڕێیانە و کاتتان باش بژبورن لە دواکەوتنی لە دەستە من نەبوو کەتمە ناو ترافیکەشی زۆر گەورە لە ستۆکۆڵم بەداخەوە ئیتر هەر ئەوەندەمان پێکرا زۆر ببورن بەخێر بێن ئاڕێنسە دەست پێ دەکەین هەندە قسە و باز دەکەین لەسەر بۆ بارزانی زۆر خۆش ئاوڕێیان لەسەر قسەیەکی ئاودەست ناو ئاودەست خراپ لە پاڤل تووڕە بووە تر قسە و باز دەکەین هاوکات باز لە بەرهەم ساڵ و مەلا بەختیار و ئەوانە دەکەین هاوڕێیان هاوکات باز لە ئەحمەد شەرع دەکەین کە زۆر کەس پێ ئەو قسانەی ئێمە کردمان کە ئەو کابرایەکە جیهادیەکی درۆزنە زۆر شتیت کە ئێستا یەک لە دوویە بۆ ئەوەی دیداریەکێتی کرا دوێنێ ئەو کۆنفرانسانە بارزانی بۆ دەیکا هاوڕێیان هەمووی گفتوگۆ لەگەڵتان دەکەین هەمووی گفتوگۆ لەگەڵتان دەکەین بەخێر بێ هاوڕێیان هیچ ناکە هەراتیمە هاوڕێیانم لە ژینگەکدامە وایە ئیتر هەرێکە ئەوەیە لە ئەزمەیەکی زۆر گەورەدامە کات نییە بڕوا بکە ئی هەندێ بەس پشوو بدەم بەس پشوو بدەم دێم یعنی ئاوە بە پەلەپەل زانیاری کۆکۆ سەد سەریێشە کاتێک دروستکە دێمە دەرەی ماڵ لەبەر ئەوەی بەرحاڵ ژینگەیەکی تایبەتم هەیە لە ژوور ناکرێتن نەک لە خێزام دەترسی بکۆندە کەس باسییان کرد کچەکم ئاوتیسمە دەنجی دێتن ئیتر کەلچی نییە بەرحاڵ دێم بەیانی بەس بە پەلە تێکستەکەم نووسی برا ڕۆ 50 خەبیری زمان لێم پەیدا بوو 50 خەبیر بەس هەر ئەو 50 ئێستا پێم لە ڕێی لەسەر پاڤلی ناوێری قسە بکە وەرە بچین مزاهرەك نایەتن بەس ئیلاهی دانیشتە لاق لە سەلاق ئەمە ڕۆژی وایە 20 پۆستی دەکەم بە هەموو ئاپەکانم وەرە لەو بێکاتی لەو ئەوروپای کوردی ئەوروپا دەزانەوە شتانە بەهەرحاڵ ئەزەکە یەک دێ ئەوە دوو واو نییە یەک واوە ئەوەیە ئێت لە بیرچۆ کورە بابە بڕۆ سەیری ناوەڕۆشی بابەتەکە بکە ئەی هاوار فشەکەرینە پشێڵ دوو معاشتان لێ بڕایە ناوێرن قسە بکەن بەس لۆ ڕەخنەیەکی زمانەوانی حەقتا ناگە غەڵەت بکەین بەس کاکە کەس نازانی بڕوا بکە سبێنێ بە یەک دەقەی نووسیم و چوومە دەرێ هەتا هاتمەوە حەیان بردم هاوڕێیان ئێستا هاتم ئافرەتێک بەداخەوە زۆربەی ئافرەتەکان ئاژەڵ دۆست بە دەگمەن نازانم یعنی ئەو میهرەبانەی لە ژندا هەیە لە پیاو نییە ئێستا لە کەس نەزانی کەسێک زۆر بەغیرەت چەچی برد دایکەچی کوشت هەشتۆ فەرقی لەو گۆڕی بەزی هێشتە تکایە ناوی ئەو کەسانە ڤیدیۆی ئەو کەسانەمان لەو بنێرن ناو وێنەیان بڵاو دەکەینەوە ماشەڵڵە چەند بەغیرەتن شێسدوم عاش حکومەت لێ بردیە دەیانگۆ یەکە گۆدوی بەس سەگ پڕداتە منداڵەکانم ئەمن ئەوە ناکوژم ینی سەگ ناکوژم ئاژەڵ دۆستەکان دەکوژم پڕی بابم بڕۆم عاشت وەگرا بڕۆ دەیان ئیهانە و سوکایەتی لە دائیرەکان پارتی پێتان دەکە غیرەتتان هەبی یەک جار یەشێتی پێتان دەکە های لایف دەژین دێ بە دەرەقەتی سەگەچی دێ دەرەقەتی تاق لی دەدا غیرەتی خۆی کە من دەزانم ینی کێشەیە ینی بەڕاستی ئەزمەی سەگ لە کوردستان بوویتە کێشەیەکی زۆر گەورە دەبتە کێشەیەکی زۆر گەورەتریش تا ئەو حکومەتە نێتە پێشت نەیان خەسێنی بەشێک لەو بودجەی کە دەدزن باشە چی کام سەتایەکی دەبی لەو شتانە سەرف بکرێت بەڕێزان لەو شتانە سەرف بکرێتن کەس ناوێری برێ بابە ئەو پارە زیارە چی لێ هات دێ دەرێ بیکوژە بیگرە کورە برا ڕۆ ئەوە لە شەڵتەرێ هەولێرێ گەنجەکەی دەستە ناو 3000 سەرجی ئەوە ڕسمی ڤیدۆی ژناکەم کردیە پەروەردە سەق لەو لە ئەوروپای سەگ نمونەی میهرەبانیە لە ئەوەی وایە میدیای مەسرور بارزانی ئەمن دیتم ئەڵێن هەندە میدیایی چێتیش بە نازم ئەڵێن کۆباز دەوری زۆر خراپە تحریزی خەڵک دەکەن کوردستان تەوی پەیامنێرەی هەیە زۆر ڕەوەک ئەڵێ سەگەکان لە ناو ببردرێ پیسن ئەی باوکە ڕۆ بێژەر تەلەڤیزیۆن تێم دەگەی
ڕاگەیاندن لە سۆسی دەبی دەوری هوشیاری دەوری جوانکاری بکە دەوری گۆڕانکاری لە ناو کۆمەلگا بکە ئیمە فاشین تحریزەکەن لەگە واقعی ئەڵێ بابە تو ئەگەر لەوە کورە بابە هەر حاڵەتێک بی چەندی دەکوژی 10,000 دەکوژی دنیا خرا دەبی بڕوا بکە سەردەمەکە دنیا خرا دەبی هە لەو ڕۆژانە دەژبینن یاداش دەدەینە هەموو منەزەماتی دنیای کە حکوومەتی هەرێم لە هەموو کوچۆ کۆڵانەکان سەگ و ئەوە دەکوژندایك جودا دەکەن و ئیلاخ ئەو لە دیاتی بێن ڕێگا چارەیەک بدۆزرێتەوە برێ بابە با حکوومەت چارە سەر بکە با بخەسێندرێ با بردرێ شەڵتەرەکان با خۆراکیان بدرێ بە ئەو عەقڵە ژەنگاویە ببردرێ نا بڕۆ بیکوژە ئەوە چ پەروەردەیەکی داعشیە ئەوە میدیای مەسرور بارزانی ئاوا دەورەکی زۆر خەبیث دەبینی کوردستان تێڤێ یعنی من ئەو دووەم دیت بەڕاستی دەوری کورە بابە ڕۆ میدیا ئیشی ئەوەیە گۆڕانکاری لە حەقلی تاک بکە نەک بێ بەرەو 100 ساڵی بگەڕێنەوە هاوڕێیان بەخێر بێن بە کورتی ینی میدیا دەبی شتی نوێکاری جوانکاری وە ڕۆشنبیریش نابی بترسێ ئەو ڕۆ ئەنگۆلەگە منینە سبەی بەگەردەکەون ئیشی مەیە لە دنیا ئێستا پێناسەی فاشیزم لەسە دووشت دەکرێت مامەڵە لەگەر ئاژەڵ بە تایبەتی سەگ و پشیلە و کەرەوە چکوار لە سەگ نادرێت پڕدەرێت لە کار پشیلە ئیلا ئاخری بارها ئەوە یەک لە پێنازائیدن خاوەن پێداویستی تایبەتی ئێستا کۆمەلگای کوردی بە سیستەم و حزبەوە بەگشتی دەڵێم ها نەک فەرد و ئەوە نمونەی فاشیزمە نمونەی پەروەردەیەکی سەقەتە کاکە کە میدیایەک هانی خەڵک دەدا بڕۆ بکوژە پێ گومانەوە دەبی کە مەلایەک دەچی فتوای کوشتن دەداچەتی زانایان بۆیە میدیای مەسروری وەکو مەسروری تیرۆریستە حەکو مەسروری تیرۆریستە ئەو هێمن لەوە نیە دەرچی خەریجی ئەوەیە تحریزی ئاوا تحریزی خەڵک دەدا ژەهر لەناو ئەو کۆمەلگای بڵێ دیاتی سەقافەتی لێبوردەی میهرەبانی ڕۆشنبیری ئاژەڵ دۆستی کورە ژینگە دۆستی کاکە خۆ ئەوە نییە تو دەچی زبڵ فرێدەی لە سەجادا خۆ تڕێ لەوەی نەگرتێ ئاوی بە کەیف خۆت دەکەیەوە بە سەعات خۆ ئەوە چقە بکەین ئەو سەقافەتە کەلەیە کەلا هاوڕێم بێنە سەر کۆنفرانسە زۆرەکانی مەسعود بارزانی کۆنفرانسە زۆرەکانی مەسعود بارزانی بێئیشە سەرۆک حیزبەکە کە بەس پێم بڵێن لۆ نانووسن سەرۆکی چییە سەرۆک بارزانی بەس وەرە میدیای پارتی پێمان بڵێ مەسعود بارزانی سەرۆکی چییە ئاخر باشە پێناسەکەی پیشەکەی چییە لە هەموو میدیاکانی پارتی وێچێتی بەس لە بەشی ئینگلیزی ناوێرن لەبەرەوەی دەزان هەیەیان دەچی بەس بە کورد دەوێرن سەرۆک بارزانی بە عەرەبیش دەنووسن بە تورکیش دەنووسن بە کوردی لادێنیش بەس وەرە بە مەسعود بارزانی سەرۆکی چییە سەرۆک بارزانی مەسعود بارزانی کابرایەکە عقدەی هەیە کابراایکی بچووکە بە جددیمە گرێ کۆرەی هەیە لە دوای 2017 لە 2570 هەتا 12 ساڵ سەرۆکی هەرێم بووە ئێستا سەرۆکی هەرێمی لێوەرگیرایەوە عقدەی هەیە بنووسێ سەرۆکی حزب یان ئەوتە لە دەیبی سەرۆک بارزانی بێ ئیشیشە هیچ نییە ماوە شتێکی دروست دەکاتن مناسبەت دروست دەکەن مەسەڵەن حکوومەت بەرنامەی 6 مانگی دادەنێ لەو 6 مانگەی دووسەدی دەبی هەموو دیارەکان مەسعودیشی لەگە دابی لە کاتێکدا سەرۆک حزب تەنانەت چەند جارێک میدیای بارزانی میدیای حکوومەت دووسێ جار کوربابە ڕۆ لە میدیای حکومی دەنووسێ سەرۆک بارزانی ئاخر بابە کو دەکرێت کورە بابە ئەو دەوڵەتە خۆ نابی فەلاحبی بەهەرحاڵ بێ ئیشە کابراجی گرێ کۆرەی هەیە و مەسعود یەکێک لەو کەسانەیە بزانن یعنی کە چه عەقڵیەتێکی تونندوتیژی بڵاو دەکاتەوە پێیان پرسی گوتیان ڕێی تو دەنجی تەقەت چییە گوتی مۆسیقایە ئەی هاوار ئینسانێک لە سەدەی 21 بڵێ وەڵاهی تەقە مۆسیقایە کورە مۆسیقای چ کارەساتە گولە کارەساتە ئەی هاوار بە جددی بە ینی ئەتو ئەو چ کۆمەلگایەک پەرۆدە دەکەی حەزی لەو شتانەیە بەس ئەوە بی ئێستا کە فێر بووە ڕسمەکی ئاوێستای لێرە خۆی دەدا بڵاو دەکاتەوە دەڕواتن ئەو تەمسیلێکردانە هەیە دەرێ لە دوورە ڕسمەکەم بگرە ڕسمەکی نێسی ئەوە ئیدریسی برای پیشان دەڕاوەستا دەمەک تەسوزی خوارد ڕۆی کورە بابەواز بینێنەوە تەمسیلێ کاک مەسعود عمرت 80 ساڵە بەهەرحاڵ بێ ئیشە ماوە کۆنفرانس و کۆنگرەیەک دادەنێ لە بۆ خەڵک تێم دەگەی خەڵک مەشغوڵ دەکە هەمووش درۆیە بۆ درۆیە کۆنفرانسێکی ڕۆژنان دروست کرد یەک بارزانی تێدا نەبوو یەک خوشیش تێدا نەبوو یەک کەس ژنەکانیان ناسانی کاکە بە جددیە تو کۆنفرانسێک دەکەی دەی بە خۆت قودوە بی تەعمیم بکەی باش وەرە پێم بڵێ ناو حیزبەکەی خۆت یعنی خۆ عیبەکە لە چێدایە لە کوێ بووە تۆ دەعمی ژن بکەی کەچی کەس نەزانی ناوی خێزانت بوو کرد کورە ئەوانە خەڵکی پۆلیتیکن ئەوە نییە بڵێ شتێکی پریڤاتە کاکە لە هەموو بارزان دوو ژن سەر هەڵ نادا دەیان کەم کورتیان هەیە
ببورنەوە دەنگی تیارەیە بۆ شەڕ نییە کاک مەسعود لێرە ئەوە ئەمبولانسە ١٠٧ ئەمبولانسە لەو ڕۆژانە هاتیە بەڕێزان هاتیە کۆنفرانس دەکاتن لەبۆ لێبوردەیی ئاینی کاک مەسعود بارزانی بەس وەرە بەم برێکەی کورد مشکلەی کێشەی ئاینی هەبووە کاکە لە هەولێر گەڕەکی ئەنکاوە هەبوو لە جوولەکە هەبووە یعنی کاکەی هەبواش کورە ئەنی لە کوردستان لە سلێمانی بە هەمان شێوە گەڕەشی جوولەکە و مەسیحیەکانە بووە لە دوهۆکە بە هەمووهەوە کاکەی لە هەڵەبجە کاکەی کەی مشکلە هەبووە بۆ مشکلە دروست دەکەن بۆ دەتەوێت ئەوەیەک دروستکەی تۆ یعنی لە کوێ کێشەی ئاینی هەبوو دەی لە بۆ من متەمەرەگەکەی ئەگەر بەرتیلێک نەبی ئەمنیش لەگەر مەسەلەی ئەوەمە ڕێگای داود و ئیبراهیمیمە باوازبینە ئەو فتنانە بە خۆتان و بە هەندێک لە ئیسلامی سیاسی کورد لە سەدان ساڵی ڕابردوو هیچ مشکلەی ئاینی نەبووە لە نێوان خۆیان هەموو ئاینەکان هیچ کێشەیان نەبووە تا داعش دروست بوو کێشەی لەگە کوردی ئێزیدی هەبوو ئەگەنا کوردی ئەزیدی شەندە ئەزیەت نەدرانە بە وجدان بڵێن یعنی ناو مسلمانانی شەندە ئەزیەت نەدرانە بۆی وازبینە ئەتو چ دێ کێشەی ئاشتەوایی نێوان ئاینەکان دروست دەکەی کە برا کوڕەکەت و برازایەکەت دژمنی یەکن کە ناو خێزانەکەی خۆت سەپان و هەتیان ڕقیان لێت دەبتەوە کاتو خوشی خۆت گرتیە براکەم خوشی خۆت گرتی ئەتو لەگە سێ بەش قەومەکەی خۆت بینت خۆش نییە برا و کوڕ و کوڕزاکەت بینی خۆ بڕۆ حزبەکەی خۆت چا بکە بنەماڵەکانی خۆت چاک بکە ئەو زۆوەرە نەسیحەتی خەڵک بکە مؤتەمەر بکاتن بەس دەتەوێت شتێک بکەی بڵێ ئەها ئەمیش حزورم هەیە ینی بەجددیە وچەوەیە هاوڕێیان ئەوجە چش یاد کرد ها حەلبوسیا هینە ئەو حەلبوسیە دوو مانگ لەمەوە بەر لەگە شاخەوان ئەبڵای گوتی کە دەی پێشمەگە حەل بکری هەزار قسەیان بە یەکتری گوت حەلبوسیگای کاکومێت خۆشنەوە پێشوازی لێ کرد ئەرێ ئومێد وەزانی خەڵک برادەر و شتنی ئەولۆ ئێستا ئەگاداریان کردمەوە نووسینگەی ئومێد بە ئومێت خۆشناوی هەموو دەسەڵاتەکانیان لێستاندەوە نووسینگەی یعنی میدی نەک بەخۆی نووسینگەکەی هەموو دەسەڵاتەکانیان لێستاندەوە کاگومێت بەهەرحاڵ هەر ئێستا پێیان گوتم ئەوجە دوێ یعنی وەکو گوتم تخوا میدیای پارتی وەرە پێمان بڵێ مەسعود بارزانی سەرۆکی چییە پێتان شەرمە سەرۆکی حزبتانە ئەگەر شتەش کەشە پێمان بڵێ کاکە سەرۆک حزبە ینی چییە سەرۆک بارزانی میدیایەکێ بەس ئیتیمان بە مەسرۆر دەدا میدیایەکێ بەس بە نێچیری سەرۆکە میدیای مەسرۆری کەم ئەتیمان بەوەی نێچیرە دەبرێت سەرۆک یعنی بە هەماشیوە ئەوجە ئاسایش پاراستنیان وەیسی سەرۆکە ئەوش ئەو سەرۆکە هەیە 50 سەرۆکیانێت بابۆ سەرۆکی بارزان هاوڕێیان 50 سەرۆک هاوڕێیان بۆ یەکێتی دیداری ئەوەی خستە دوێنێ دیداری یەکێتی خستە دوێنێ بینی مەسعود و ئەوە زۆر خراپە پاڤێل ئیهانەی زۆر دەکا دێمە سەری بۆ ئیهانەی دەکات بابەر لەوەی دیدارەکەی برێم دوێنێ بۆ ئەوەی داوەتی ئەو کۆنگرەی نەکرێتن کە دیارە داوت کرانسکە و دیدارەی بارزانی ماوەیەکی زۆری خاندیە داوت دەکری پێشتر لۆ زۆر کەسیانە پاڤل و قوبات بۆ نەوێرام بچن بە تایبەتی پاڤل لەبەرەوەی ئیهانە دەکرا لەوێندەر فرێدەدر هەجێشی زۆر خراپ مەس و 2 ساڵ و نیوە هاوڕێیانە سلەی تووڕە بووە نوکتەشی زۆر خۆشە بڕواش بکەن بەرپرسم لەو زانیاریانە من ئەو خەب قسانە دەکەم ئەزانم غەڵەت بی لەسەرم دەکەوی و لە بۆم نییە بڕوا بکەن هاوڕێیان دەیانزار ئەو زانیاری و پاراستنە تەنگم پێڵچنینە خۆیان دەزانن تاقیقاتیان کردی ئەو خەبەرانە کو دەگاتی ئەوە شێشێک لەو خەبەرانەی ترە سەرێشی زۆرم لۆ دروست کرد نەنامەوێت ئێستا هەمووی برێم لێرە چەندی جار هەر باشترین نمونە یەک بڕوا بکەن لە 3 ڕۆژی لەسەر کەیسی تورکمانەکان لە علاقاتی پارتی تحقیقاتی کرد کو ئەو خەبەرە گەیشتە قادر نادری یەکێتیش پاڤل تاڵەبانی لە هەمان ئەو 2 ڕۆژەی تحقیق کرد کو مەسەلەی نوشتەی مەغریب گەیشتە دەست قادر نادری قەزم مەسەدەی ئەوەشتان پێ دەرم زۆر کۆمیکیە بەڕێزان 2 ساڵ و نیو لەمەوبەر 2 ساڵ و نیو لەمەوبەر لە سلێمانی ڤۆکەیە ئەو ئەحمەد نەزمە سەرپەر ئیویە دەرێن مڵکی ئەحمەد نەزمی بەرپرسی کەناڵی هەشتا شوێنش دەڵێن یعنی شوێنی باش نییە بەهەرحاڵ ڤۆک لە سیتی سینەمای برێم لەسەر چنارە بەهەرحاڵ ئەوە کەم لە ئەوە نییە پاڤل چوو بۆ وێنتر میزی کرد بوو دوو گەنج چوو بنە ژۆرە سوتفا کاک پاڤل چۆنی لە وەختی ئەوەی میزکردنێ
کاک باول کە تەواوی دەستینە دەرێ میزەکی ئەوە وێنە شتەگرێتینانە ڕاوەستن کاک مەسعود کاک من دیارە سەرخۆش بووە یان نازانم حاڵاتی چکو پاڤل ئەو شتانەیە کاک مەسعود لە ژیانی ڕسمەکی نییە لە ئاو دەستی گرتووی لەگەر گەنج ئەم لەگەرتان نەکرێم بڕوان پێ بکەن بە هەرچی پیرۆزی هەیە ئەوە بی ڕوویدایە پاڤل پێ گوت ڕاوەستن کەس مەسعود بەرزانی ڕسمەکی نییە لەگە دوو کەسی گرتبی لە ئاو دەستی لە وەختی میزکردنی ئەم لەگەرتان نەگرم ئیتر ئەوە پەرت بوو ئەوە گەیشتەوە دەوی پارتی مەسعود فول بووە کەوای هانەکرایە بە هەرچی پیرۆزی هەیە ئەو خەبەرە ڕوویدایە لەو ڕۆژەوە مەسعود مۆڕە دەکاتن ئەوە یەکێک سەبەبە هەرە سەرچیەکانە پاڤل گوتبی کاک مەسعود هیچ ڕسمی نییە لەگەر خەڵکی گرتووی لە ئاو دەستی ئەمە لەگەرتان نەگرم یعنی شتێکی زۆر خۆش و کۆمیدیە ئەوە ڕوویدایە پارتی ئاگادارە یەکێتیش ئاگادارە مەسعود لەو ڕۆژە بۆیە پاڤل ناوێری قسە بە مەسعود برێ لەو ڕۆژیەوە کە دەڵێ پێم گوتینە ڕاز ناکە هەموو لایەک ئاگاداری ئەو وەزعانن یعنی یەکێتی پارتی مەسعود لەسەر تووڕە بووە لەسەر ئەو شتانە بەهەرحاڵ تووڕە بووە ئیتر زائیدەن قەزەی بەرهەم ساڵح هەیە بەرهەم ساڵح ئەو زۆر کابرایکی بێسیفەتە ئێستا دێمە سەری بەرهەم ساڵح یەکێتی پاڤل هەموو هەوڵە شتە بتە سەر و کۆمار پارتیش هەموو هەوڵە شتە نەبتێ ئەخیری بەرهەم ساڵە مەسعود تووڕە بوو لە کۆنگرەی مەکتەب سیاسی گوتبووی یعنی چ لەگە پاڤل بکەین تەواو هەر دەیەوێ ئەو بی مەسعود دەیەویست بەخۆی بتە سەر و کۆمار یعنی پارتێک بتە سەر و کۆمار پاڤلیش ڕێ نەدەگا ئەو دوو سەبەبەیە کە یەک مۆزوعی ئەو دوو گەنجەیە دیارە پارتی زانیتی ئەوەیە بەم بزانم زانیتی بە فرانک بیش نەشی زانی بی تووڕە بووە زۆر مەسعود بارزانی لەسەر ئەوەی زائیدە لەسەر بەرهەم ساڵ کە پاڤل بەجێ ناکە ئەو دوو سەبەبەیە بوویتە ئەو تووڕە بوونە لە نێوانیان هاوڕێیان ئەوانە هۆکاری سەرچی بەڵام بێم سەر خاڵشکە هاوڕێیان پاڤل تاالبانی لەو ڕۆژانە لێدوانیدا وتی بینە سەر ئەو خاڵی وتی هەندێک لەو هاوڕێیانێ لەوانەی لەگەڵ مابوونە ئێستا نمانە کەرکوچیان فرۆشت کاک پاڤل لۆ دروی دەکەی بەجددیمە لۆ لە 2017 کەس ئەوە ڕیفراندۆم کرا ئەو قسەت نەکرد دیفاعت کرد و خەتە لەمە نەبووە هەموو قسەیە کرد کە دوو کە قسەیەکی واوەکی بابت وەخت خۆی لەسە هەڵە بزەی فڕێدا قەچی بابت لەسە هەڵە بزەی فڕێدا بابیش تەروای کرد لەسە هەڵە بزەی فڕێدا هێبوو نەوشیروان جوابی داوە زۆر بە ئەدەبەوە بە گوێرانە لە دەوی داوە دەوکوتی کرد و خەتەرە قسەی سەرکردە تۆ دەی ئەو قسەیە لەسەر دوازە بۆ ماڵ سەرۆک حیزبێک ئەڵێ لە ناو یەکێتی خیانەت کرا کاکە ئەوە زۆرە ئەوە کە وەش دەڵێ لۆ خەڵک دەبی بێ شەرح بکەی کوو بوو نەک جملەیەک فڕێدەی لە ئینتقامی سیاسی بێ بڵێ کاکەوە وەرە پێمان بڵێ لاهور و خیانەتی کرد لە کەرکووک بە خەڵک بڵێ ئەوە قسەی گۆ دەبتە دوکۆمنت دەبتە بەڵگا ینی بەجددیمە بە چ سەبەبە خیانەتی کردیە لۆ وەختی خۆی لە 2017 هەتا نەبوو هەشتی تەمموز دەتانگۆت پارتی درۆی دەکە ئەمە خیانەتمان نەکردیە هاوسەرۆک بووی تۆ لەو 7 ساڵەی قسەت نەکردی ئێستا دەی قسە دەکەی وە لە قسەکردنەکانیش بەس جملەیەک فڕێدەی وچی بابت گوتی وەڵا نەوشیروان هەڵە بزەی کرد باشە وەرە شەراکاتەوە ئەخە قسەی تاالبانی گەمە نییە قسەی نەوشیروانی گەمە نییە قسەی مەسعودە مەسرورەوانە بتە دوکۆمنت هاوڕێیان بەهەرحاڵ وەرە بە خەڵک بڵێ ئەو گاڵتەکردنە چێ بە خەڵک دەکەی هاوڕێیان خاڵشکەتان پێ بڵێم دیگە باوی شێخ زەعفەری بڵێم کەس بێنووسیم کوڕی شێخ زەعفەر نووزانە وازان چێت نۆزانە چیە دەچی بەدزی لاهور لە دەرەی هەرێم دەبینی لە خەلیج دەیبینی بە بابی دەرێ بابی شیوەچ پیاوان بۆ ئەوەی کۆیلایەتی و کاسەڵێتی لای پاڤل بچی دەچی دەرێ وەڵا کوڕەکەم وا لەگە لاهوریدا دەنیشی بڕوان پێ بکەن ئەو خەبەرەش دەقیقە وەرە ئەتوو باب بگاتە ئەو ئاستەی زدی کورچکەوە پاڤل ئەوە دەبێت تەواو غەزەبی لەو کوڕەی وەگرت غەزەبی لەو کوڕەی وەگرت عقوبەشی دا بەس شێخ زەعفەرەوە تو بچیت تەجەسوس لەناو لەسەر کوڕی خۆت بکەی کوڕ عەیب بکان کوڕ شەرم بکان قسەی شتەدا بێنەوە ئەو وەختی خۆشیەک لە بارەگەی بارزانی بوو نازەم ناوی چوو بە شەرەفم باب و کوڕ من راپۆرتیان لەسەر یەک دەنووسی کورە چ جیلێکیان پەروەردە کردی ئەو پارتی وێکی دیان هاوڕێیان خاڵەشکەتان پێ بڵێم
پاڤل تاالبانی 5 ڕاوێژکاری لە بەریتانیا بە 2 ملیۆن دۆلار هینە 5 ڕاوێژکار فێرە گوتاری ناو خەڵکی بکە دیبلۆماسیەت یانی ئیتر ئەوەی کە 5 ڕاوێژکاری بەریتانی بە 2 ملیۆن دۆلار کەسی هەر فەڵتەی سیاسی دەدا هەر فەڵتەی سیاسی دەدا وچی ئەو پیتەر گابێر تاوازانم ئەوە من کەسێکی دیاری کورد لەوی ژێڕامەوە وتی پیتەر گابێرت لەوی ژێڕایمە وتی بابە لە 2023 کە سەدام ڕوخایە ئەمن ڕاوێژکاری تاالبانی و بارزانی بوومە مانجێ 100,000 دۆلاریان دەدامێ هەر یەکێک وتی پێم گوت ئەمریکیەک دێ بەریتانیەک دێ دەبی وا قسە لەگە بکەن گوتی پێیانم گوت بەس وەختی کە دێن ئەینەن بە فەلاعی خۆیان دەست پێ دەکەن زەوق خۆیان دەزوڵێنەوە پارڤێلیش 2 ملیۆن دۆلاری دەداتە ساڵێ دەداتە ئەوەی ئەو ڕاوێژکارانە ئەو ڕاوێژکارانە بەبێ ئەوەی هیچ بەجیام بکە بەجددیمە داو پارەی ئەو میلەتت لە چێ و لەولا 2 ملیۆنی پاڤل ئاگامان لێیە دێمە سەر ئەوانش دەدێ ئێرانیەکان هەندێک لە ئێرانیەکە بەرپرسە ئێرانیەکان بە پارە دەیان بری بە پارە دەیان یاڕێن لە ئێران 175 هێزە ئەمنی ئەوەکان هەموو بە پارە دەجیرێن بۆ زانیاری چی بە ئەمووی بە ئەوە دەجیرێن خاڵشکە خۆشتان پێ بڵێن هاوڕێن شەڕە هەرایەکە لەسەر مەلا بەختیار بەرهەم ساڵە دۆ شاوی لەگەیەک تێکەڵەکەن لەسەر سەر و کۆماری شەڕ و هەرایەکە هەردووچیان دژمنیەکە مەلا بەختیار خۆی حازر کردیە تا مەلا بەختیار یەک هاوڕێیان زۆری حەز لێ باز بکرێت بەس هەر یەک دوشتی سەریع دەرێن ناس بەسەر ئەوەی سکو زۆری حەز لێ باز بکری مەلا بەختیار ئەڵێ ئێرانیەکان پێیان گوتم خودایی ڕێخستنە دەتوانێت ڕێخستنی کۆمەڵە بوو بکاتەوە مخابرات بەس لە من دەچێت کۆرە فشەکەر لە 1970 ئیچێتیە توی بەردە لە 1970 توی بەردە هەتا کۆتایی 92 من باشم لەبیرە ئەتوو سەرۆکی ئاڵای شۆڕژ بە شەرەف نەو هەولێرە دەڕێخستنی نەبوو لەو سلێمانی نازام چەندیە بوو بەس ئاڵای شۆڕژ حزبە بوو ئەگەر ئەتوو خودای ئەو ڕێخستانە بی یعنی ئەوەندە زیرەک بی باشە لۆ نەدەتانی ڕێخستنی ئاڵای شۆڕژ بکە هێزەکی گەورە یعنی ئەگەر ئەوەندە بی هەمووی پێ 6 ساڵ ڕێخستنیەکێتی بووی باشە خۆ ئاڵای شۆڕژ لۆ پێت نەکرا ئەوە بکەی دروی چ دەکە یعنی هەندە شتەیە کورە هاوڕێ شتی ئەو مەلا بەختیارم زۆر پێیە ڕوو بە ڕوش پێم گوتیە بەس تەلەفۆنەکە تەزیل نەبوو ئۆستەجێری بە شەرەفم منداری بە هەرچی پیرۆزی هەیە گەنج کچێکی 13 یان 14 ساڵ بوو بن هەژدە بوو ڕەوانی کردەوە خۆی بە دکتۆر ڕۆژدا بتەقێنتەوە داعشی شەروا دەکە قسەش ئەوەندەیە بۆیە قەت بە قسە بڕوا مەکەن ئەوێ فاروق ڕەفیق چەند زمانزانە مەلا بەختیار دەیان کەس داینی بەس ئاوان بەرپرسم ناویشی شلێر بوو دەیان ئەو سعدی کوڕەکە لە میدیایش دەکرد چی لقائی لەگە کرد ئەمن وەخت خۆی لە سەرنووسەری میدیام گوتی ئامەلا بەختیارە باشە لە گەرمەی ئەوەی گەردەلولی تۆڵ بەرحاڵ شەڕ و هەرایەکە لە مەعبەنی بەرهەموو ئەوەی نامەیە زۆر بچمە سەریان کاتەکەش کە ئەوەیە ئەگەنا دام نابوو زۆر بێمە سەر ئەو فەریدون و سالاری کە داوە شینە بەجددیمە وەرە ئەوانە نیم دەیان هەزار کوردیان بە کوشتندا نەوەیەکیان دژی ئەنتی بارزانی کرد تەسەوڕ دەکەن فەریدونێکی ملیۆنێر بەرپرسم لەوەی موچەی 5,000 دۆلاری لە ئەوەی هەبوو بارەگای بارزانی ئەمە لێمان بڕین بڕوا بکە ئەوەندەم باس کرد بارەگای بارزانی لێ بڕینە مەلا بەختیار دەفتەرێکی هەبوو سالار پێنجی هەبوو ڕاوێژکاری بارزانی شەرم لە خۆتان ناکەن ئەنگۆ خۆتان پێ سەرکردەیە خۆتان پێ ئینسانە دوای ئەو هەموو ساڵە کەس بەقەدەر فەریدون و سالار و مەلا بەختیاری دژی پارتی نەبوو ئەو مەلا بەختیارم دارە گۆ لە تەلەفۆنەکەی جێشی لێیە وتی ئەمنە ئاشتی و کرە وتمە تو پەرلەمانتار بێ منە توم دی لە ئەوەی بادیسانی گوتت ئەوە مەسیف لێرەیە دەچین دەیگرین لە بەرەکانی جەنگ بوو یعنی دەیان و هەزاران کەسیان بە کوشتندا ئێستاکەش هەموو ڕاوێژکاریەکێت لۆ مەسعود بارزانی دەکەن سەرکردە ئەوەیە خاوەن ئێرادە بمینێتەوە یعنی کاکە بەلای کەم دژی ماڵی بارزانی مەبە بەزانیشە بەس مەبە کۆلی شەرم لە خۆتان بکەن ئەوەندە خۆتان سووکەکەن سلێمانیشتان سووک کردیە کە بەوەی ئەوانە خۆیان پێ ڕەمزی سلێمانیە هەموو زەلیلن لە بەردەم مەسعود بارزە ئەوە ڕەمزەکانی شاری سلێمانیە سیاسیەکانیان ئینسان بە ویژدان بڵێ نەوشیروان هەتا مرد سازشی لۆ مەسعودی نەکرد یەکێک لە جوانیەکانی ئینسان کە ئەگەر تەقیمی لایەنە باش کرد بەس ئەنگۆ کۆیلەن کورە وەرە لۆ 5,000 دۆلاری وە بکەن بە شانوباڵی ئەو مەسعودە بدەن کە یەکنەوەیان پەروەردە کرد دەیان شەڕیان بە خەڵک کرد هەزاران ماڵیان وێران کرد فاشلینە بەرحاڵ بەرهەموو ئەوە دژمن یەکن چێژەکەشیان
تەنیا لەسەر سەرۆک کۆماری بەس لە هەمووی نوکتەتر چییە پاڤل بەتەمایە بتە سەرۆک کۆمار هاوڕێیان ئەوە زانیاریە ها ئێستا خۆی فێرە عەرەبی دەکا بڕوا بکەن لەبەرەوەی سەرۆک کۆمار پلەچی بەرزە دەیەوە چی بابیبی خۆی فێرە عەرەبی دەکە کاک پاڤل قبوڵی نییە کاک پاڤل قبوڵی نییە بە سەرۆکێکی بی ئەو دەیەوێ ببتە کیم ئێلسۆنجی عێراقیش بە قوربان کوولە هەیەکێتی هەمووی کۆنتڕۆل کردیە و کەس ناوێری برێلەن ئاوا دەیەوێ ئەوێندەریش بکات عێراقیش بڕاکە خوا خۆی فێرە عەرەبی دەکا شتە شەڕە و هەرایەکە لە مەعبەنی بەرهەم و مەلا بەختیار و پاڤلیکە کە لۆ سەرۆک کۆماری خۆیان ئامادە دەکەن خۆی فێرە عەرەبی دەکە ئینەو لەن و بەهەرحاڵ خۆی فێرە و عەرەبیە قەواعیدیانە دەکە ئەرێ وەڵە کاک لاهوور هاوڕێیان دووسێ شتی کە لەسەر ئەوە بڵێن دوای شیدیان لەسەم ناوڵە ئێشتا زۆر مایە مەلا بەختیار ئەوە هاوڕێیان بەرهەم ساڵە هەندێک فەزاعەتی بەرهەمتان پێ بڵێن یەکەم شت لەسەر بەڵێنی برای هاوڕێیان هەموو ئەوانەی بەڵێن دەزانن لە ئەمریکای ئەیان گوت چەندین جار وەسیەتی کردیە لە تەک داچی بینێش لە تەک داچی بینێش دایان گوت کابراچی گرینۆک بووە وایە باسی داچی کرابا دەگریە براکەی کە لەو ماوانە مرد وەسیەتی لەکن چەند کەس کردێ گوتی ئەگە مردم بە ئەو 2 مەترە لە تەنیش داکەم بی تەسەوەڕ دەکەی نایان بردەوە پیسکانە نایان بردەوە ئەو شەرمەزاریشی زۆر گەورەیە وەسیەتی لەکە زۆر کەس کردی بڕۆ لە هاوڕێکانیە من لە دووسێ هاوڕێ خۆی زانیت بەڕاستی وتیان لەکن هەموومان دەگۆگە مردم بەم نێژن لە سلێمانی لە تەک داچشم داگەر باسی داچ دەکرد نایان بردەوە کورە زۆر شەرمەزاریە من نازانم وردەکاریەکە چێ بەزوتیان هەتا 2 ڕۆژبەر لە مردنی شاروەی دەگوت وەسئشی زۆر خراپ بوو کابراایکی بە عزت نەفس بوو بەرهەم ئەو هەموو گەجەر و گوزەرەی لە خۆی خڕکردەوە ئەو هەموو ملیۆنێرە ئەو لە دەنجی ئەمریکا چاوەڕێی مەعاش بوو ئەوە شتێکی زۆر جوانە من بەڕاستی نەمدەزانی بەوە حزمەیە ئەو کوڕە کەسێکی جوان بوو یعنی سازشی لۆ بەرهەمی نەدەکرد بۆیە بەرهەم عەقدەی هەبوو لەگە براکەی کابراایەک بوو تەسلیمی نەدەبوو برای بوو بەس هەتا هەرگرتنەکەشی بەرهەم کوڕە شەرم کرد لە ئیسلامەتیش لەسەر شانت دادەنرێ ئەو حالا کوشتێکی بەسیط ئەوەت کردی لە ئەمریکا شت نەشت کە ئەو وەسیەتەی بوو هاوڕێیان تەسەوڕ دەکەن ئەو بەرهەمە ئەوەندە سووکە وەخت خۆی بارزانی دیسانەی تووڕە بوو مەسعود بارزانی کەلۆ لە سەرۆک کۆماری یەکەم لا هول و پاڤل گەیاندیانێ مەسعود زۆر لەوەی تووڕە بوو هەستا بایکۆتی کرد وەکو ئێستا مەسعود ئیتر جینگز دەبی تووڕە دەبی لێرە نابی بیبینم سەرۆک کۆمار بوو نێچی کەتە دەڵاڵیان ئەوە بەرپرسم لەو قسەیە نامەوێ وردەکاریەکە باس بکەم بەرپرسم لەو قسەی نێچیر بۆ دەڵاڵیان ئەو بەرهەم ساڵ سەرۆک کۆمار بوو نامەی پاکانەی لۆ مەسعودی نووسی وتی داوای لێبوردنی دەکەم ئەمن ئەگەر تون بریندار کرد بێت و برا گەورەمانی ئەگەر نەشی بۆ دوی مەرجە ئەوجە سەرۆک کۆمار بوو مەسعود ڕێیدا بێتە هەولێرەدا بنشی بێت سەردانێکی بکە پێکەوە ئەویان کرد ئەوەندە سووکە لە میزنەوە مافەت شڕەوا بوو یەشێتییان ئەو بەخۆشتە سەرۆک کۆمار نامەی بەراعەتیدا بەرپرسم لەو جملەیە باشە حتا نێچیر بە لاهوری گوت بۆچی ما ئەوەی بکە بڕۆن بە لاهور بڵێن بڕۆن بپرسن لە نێچیری گوت کاکە توش وەچی ئەوەی بەرهەمی نامەچی پاکانە لۆمان بنسکۆ و دەڵاڵی لۆ دەکا نێچیر ئەوەندە سوکاتی پێکرێت جەشی لۆ ماڵی مامی لە پێشەوە ئەوە دەکە لە پشتۆش خەنجەری شاراویان لێدەدا من دەزانین ئەوەندە دژیەکن وتی وەچی ما ئەوەی نێت بەرهەمی بکە نامەچی پاکانەی لۆ نووسە لاهور ئەلحەق نەیکرد هاوڕێیان تەسەوڕ دەکەن بەرهەم ساڵە کچ و کوڕەشی هەیە کارەساتی ئەو دوێتان پێ بڵێن کە هاوپەیمانی هەڵوەشاندەوە چۆن ناویەکێتی و لۆ سەرۆک کۆماری کوڕەکەی هەتا 3-4 مانگ لەمەوە بەرخۆی تێنەگەیاند بوو سکو گەنجی ئێرە زۆر بە پڕەنسی بوو مەبدەئینها بۆ زانیاریتان ینی حەقانی گەنج لێرە وایە فێرە ئەو مەبدەئە دەبی گوت بابە عەیبە ئەتوکو حزبێک دەتاوێنیەوە دەچێنا ئەو حزبی هەتا دوێنێ جوونت پێدەدا تا 3-4 مانگ لەمەوە بەرپرسم نەوەش باشە خۆی لە بابی نەدەگەیان تازە ئاش بووینەوە 2-3 مانگە وتیان وتی بابە عەیبە ئەتو حزبێک دەتاوێنیەوە دەچێنا ئەو حزبێک گەنج لێرە خانی ئاوایە بۆ زانیاریتان ئەمن کە قسە دەکەم ئەم بەخۆن کوڕمەیە هەموو چار دەوروبەرمەیە پێی بڵێ دەچینە دەرە نی سەعات کە دەرنا تەواو سەعات چەند دەچینە دەرێ ئاوانە هاوڕێیان کچەکەشی بەرهەمی قۆرمساخ حەفلەشی دیسکەی لە هاو کوردستان کردبوو شووی بە پیاوە کرد وەخت خۆی لێم کەشف کرد
شووی بە پیاوە کردەوە مافەچی ڕەوای خۆیەتی و زۆر ئاساییە چوو حفلەی گسکەی لە کوردستان کرد بوو بەڵام بەدزی لە 300 کەسایەتی هەرە دیار داوەتی کرد بوو هەرە دیار هەموو خەرجی لە یەک کوتێلی گەورەی گرت بوو 2 ڕۆژ بە هەموو مەشروفات بە مەسروفاتی ئەوە کە بە ملیۆنان دۆلار دەڕواتن لەو شتانە ئەتی 2 ڕۆژ هۆتێلە شێرە ڕاقی مەش خواردن بلیتی تارێ لەسەر تاسەری دنیا گرت بوو لەلاش چوو عەفرەشی پیشان لێمان کەشف کرد کە خەڵک کو دەژی ئەویش کو منداڵەکانی ناو ڕکلام دەکەن کچمە 50 کەسی بەگژە منوەنا لەو کوردستان پۆست لام نەدا بەڵگەکانیشمان بڵاو کردن ئەوەندە دوو ڕوو درۆزنە ئەزانن بەرهەم ساڵح شێخ ئەحمەدینۆکان یەکێ 2 باخیرەیان هەیە لە ئیمامی لە بەندەری ئیمامیش ڕادەوەستین ئەزان یەکێتی 12 باخیرەی هەیە پارەی ئەو میلەتەیە بەرهەمە تو بە چ پێ ڕاگەیشتی چتە بوو بەرهەم ئەفەندی ئێستاش کورە برا ڕۆ بەڵێن مرد ماڵی بارزان یەک پیاویان نەچۆکنی دوای 2 ڕۆژی ئەو سودادیان نات نەمەسعود هەتا بروسکەکانیشان بڵاو نەکردەوە لە خەندان بڵاوبووە لە بارگای بارزانیش لە لاپەڕەکانیشی بڵاونەوە بڕۆ سەیک ئەوەندە سوک بوو حتازەی برای مرد چۆکن مەسعود بارزانی ئەزان لۆ چیتە وێندەر هاوڕێیان ئەزان لۆ چیتە وێندەر لە بۆ وەی چوو گوایە ئەو لە ئەمریکا زۆر پایە هەیە و پێگەی هەیە مەسعود هەر دەخەرەتێنی مەسعودیش ئەوی هەرە دەخەرەتێنیتن بۆ ئەوی فتنەی نێوانێشتەکان زیاد بکەین فتنەی نێوانێشتەکان زیاد هەردووچیان هیچیان پێ ناکرێت ئەوێم بزانم بەرهەم ئەو پێگە گەورەی نییە و ئەو ڕێگایە نە ئەمریشەکان نە ئیسرائیلەکان هەیتی لینک و علاقاتی هەیە کەس ناتوانێت بەس ئەو شخصەتەی نییە براکەم ئەو شخصەتەی نییە من ئێستاش 20 پەرلەمانتار و کەسایەتی وەزارەی دەرەوەی سوید دەناسم بەس کاکەت سوقلمان هەیە بەجددیەت و هێزێکی گەورە لە پشت نەبی سوقلت نییە حسابت تۆ ناکری وەخت خۆی چاکمان لە پشت بوو سنگمان هەبوو سویدیش حسابی لەو دەکردن کە ڕێکخراوەکی ئەوەش بوو ئەیزانی کاریگەریمان هەیە بەڵام کە توی فەر دەکەم قادر نادرێت دەگرێن بەجددیمە بۆیە بەرهەم فێڵ لە خۆی دەکە بەرهەم ئەو پیاوەنی بارزانانی وەزانی زۆر علاقاتی هەیە بەس بڕواکەنەوە علاقە من ئاگام لە هەندێک شتەیە نازانم ئەو علاقەتە گەورەی نییە بارزانیش لەوێ بووە داخلی ڕێگای داود بی بۆ کۆنفرانس و بە بەرهەم ساڵی تاوەکو ئەوە نەبی لەم ئەتو بچی لەگە ئەردۆغانی تەنسیق بکەیت دژی ئیسرائیل ئێکورە مەسعود بارزانی چاوە دەکات بەهەرحاڵ ئەڕیان خۆش بەرهەم دەیانگۆ لە سلێمانی یەک پردی دروست کرد پردەکەش وێناوی خاڵی کرد ڕەوڤەک دوو هتێلی هەیە هتێلەکی لە دووبەی لە ئیمارات لەگەر شێخ ئەحمەدینۆکان و حاکم قادر هەیە هاوڕێیان حاکم قادر لەگەر شێخ ئەحمەدینۆکەشی لە ئەمریکای هەیە 2 باخیرەشی هەیە ئەوە بەس ئەوەندەی ئەمە زایتم ئەوەش سەرچاوەکانی خەبەرەکانی دەقیقەها قسەی ئەولانیە بڕوا بکە سەرچاوی بەرام لە چێت بوو بەس پێم برێت چت ئەوە کرد بەهەرحاڵ هاوڕێیان یەک دووشتی سەریعیت کە بڵێم لەسەر ئەحمەد شەرە ئێمە زۆر دەمانگوت ئەحمەد شەرە کابرایەکی گەمەی سیاسی خوڕی دەکات کابرایەکی بێ پرەنسیبە کەس بڕوان نەکرد ئێستا ئەمریکەکان بە عەشقە ئەڵێن متەعاونە هاریکاری ئێمە دەکات زۆر دەگونجێت و هاوکات بەخۆی دەرێ علاقات لەگە ئیسرائیل جێبەجێ دەکەم تەطبیق دەکەم ئەوەتە لێدوانی هەیە و ئەمریکەکان دایتی کۆنگرسمانەشی ئەمریکی بادایتی و ئیسرائیل ئەو هەموو ئیهانەی دەکات و ئێستاکە بەس 2 جیهادی 2 حرەکەی جیهادی فەڵەستین لە ناو سووریا جیران زۆر بە ئیهانە و خۆ هەموو کەتە میدیا بەس بڕوان پێ بکەن من ئاگام لێیە یعنی ئەوە سەرچاوی تایبەتە چەندین سەرکردەی فەڵەستینی دەکوژێ دەگیرێ ناکەویتە ناو میدیا چکونان میار بە جەماوەرە ئیسلامیەکەی بن حەماس و حیزبوڵڵا وەزعیان زۆر خراپە تەنجی بەو حرەکانە چییە کاکم جیهادیە ئیسرائیل گەیشتە بن پیلی ناوێری برێلەن و جیهادیەکانی فەڵەستین و ئەوانەشانەوە دەگری دەکوژیت بۆیە ئەحمەد شەرە کاکە زۆرتان ڕکلامتان لەسەر کرد پیاوی ئەوە نییە ئەوەی ئەنگۆ پێتان جیهادی بوو بۆ خۆتان دەیبینن ئێستا چۆنە لەگە ئیسرائیل چۆنە لەگە ئەمریکا چۆنە لەگەر یعنی کەچی ئەو ئیسلامیانەی کوردستان ئەوەندە بێ ڕەوشتن هەندێکیان بەڕاستی ئیلهام ئەحمەد یەک لێدوانی لەسەر ئیسرائیلدا کە دوای ئەوە گوتی ئیمنیش نییە ئەمن نەمگوتیە یەکگرت و برا ڕۆ بەیاننامەی لەسەر دەکرد ئەو هەموو ئیسلامیە باشەوە ئەحمەد شەرە بە ئاشکرا لەگە ئەمریکی و ئیسرائیلەکان جیهاد دەگرێت حرەکەی جیهادی فەڵەستینی بڕوا پێ بکەن چەندین سەرکردەی فەڵەستینی گرتیە
تەنجی پێ هاتچنینە ئەو هەموو یارمەتی ئەمریکا و ئیسرائیلیش دەدا بەس ئیلهام ئەحمەد یەک لێدوانی دە دنیا تا خرا کرد لەما ئەحمەد شەڕە ئەو زانیارانەی من بزانم 15 جیهادات 100 جاری کەژوتمان یان دەکوژیان هەردێ جیهادی هەن حرەکەی جیهادی هەنە لەو ناو تەحریشان بەرگەی ناگرن قبوڵیانی ئەو شتە بەخۆ هەر هەموو لەژێر ئەلف لۆیای ئەحمەد شەرح نینە هاوڕێیان نامێ باسی ئەو وەزیری دەرەوەی فەڕەنساش بکەم ئەوە کە ئەو داوەتی کردنەک ئەو پێگەی حکوومەتی هەرێمی مەسرۆر بارزانیە بۆ زانیاریتان پێگەی ئەوەیە کاکە فەڕەنسیەکان ئەمری مەزلوم کۆبانیان بفرۆکە هینا کوردستان کە ئیشێکی دەبی دەیهینن ئەوان دەیهینن کورە زۆر خۆشە ئەو ڕۆژە ئاوای شەکەر ئەڵێ لە هەموو دنیا قۆسڵخانەکان قەپات دەکرێت لە هەولێر گەورەترین قۆسڵخانە دەکرێتە کورە بابا شەکەر ئەگەوەبی ئیستقبالتان دەکەن لە ئەمریکای پێگە ئێحتیمامتان پێ دەدەن کاچ خۆم ئەو سەفارەتە لە بۆ ئەو پرۆژەی گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرایتەوە سەرپەرشتی دەکات لە هەولێرێ یەکێک لەو شوێنانەیە لە بۆ ڕێگەی داود و ئیبراهیمە هیچ ڕەبتی بە ماڵی بارزانی نییە کە پێگەیان گرنگە و لوێ لە هەولێرێ دەکەن سەرپەرشتی گۆڕینی پرۆژەی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات هاتنی مەزلومیش هەموو ئەو شتانە پرۆژەی ئەمریکی فەڕەنسیە هیچ ڕەبتی بە ماڵی بارزانی نیە بەشەرەفم هەموو ماڵی بارزانی بەقەت 1 سەعاتی مەزلوم کۆبانی پێگەیان نییە 1 سەعاتی مەزلوم کۆبانی نیە دوای شتیش هاوڕێیان تورکیا وەزعی زۆر خراپە بە تایبەتی ئەردۆغان جگە لەوەی مشکلەی جەهاپەی لۆ دروست بووە ینی ئیمام ئۆغڵۆ ئێستا لەگە هاکان فیدان کێشەیان زۆرە کۆمەڵێک ڤیدیۆ ڕوت واسە لەوێت سەر هەڵدەداتەوە کە بەشەی وەخت خۆی درایتە هاکان فیدانی بۆ زانیاریتیمان سەر هەڵدەداتەوە زائیدەن هاکان فیدان چوە ئەمریکا هاتەوە مەوعیدی لە بۆ ئەردۆغانی هیچ نەیناوە و 4 دەوڵەتی ئاسیا لە تورک زمانەکان ئەوانە احترافیان بە قوبرس کرد ئەوانە هەموو شکستن لەبوو تورکیا یعنی تورکیا دەولیەن ناوەخۆ لە ناو حزبەکەی حتا لەگە کوردیش لە ناو دەیان مشکلەدا دەژیتن ئەوە زۆر کەس بووە تورکیا وا و سووریا وا و کورە ئەمە دەمانگوت کورد پێگەی بەرزە وەزعی باشە تورکیا وەزعی باش نییە لە دوای ئێران ئەگەر ئێران تورکیا ئەو ڕەنەبتەس ئێرانی سبەینێ ئەوە دروشمی ئێمە بوو لەمان جیازدا پارتی وێچێتی وەزعیان نییە کوردی ڕۆژ ئەوە باشە یعنی ئایندەی جۆلانی زۆر باش نییە ئێمە بووین دەمانگوت ئێستا خەڵک دێ ئەو شتەکە ئەمە لە مان جیازە دەمانگوت ئێستا مانجی 5 بەهرحاڵ ئەردۆغان وەزعی زۆر باش نییە لە هیچ ڕۆکە اقتصادی خراپ ناوەخۆ جەهاپەی کە گەورەترین هێزی معارەزە قەیزەی ئیمام ئۆغڵۆ پێی ئیسپات ناکرێت چ بەڵگەکە لە ناو حزبەکەشی کاکە هەموو کەس بڕای پێ ناکە مەهەپەش لە حکوومەتیش لەگەری بەشدارە ئێستا کێشەی هەیە لەگەریان بەهرحاڵ هاوڕێیان هەویستمەوەتان پێ بڵێم کاک مەسعود و پاڤل تالەبانی بڕوا بکەن کێشەیان لەسەر قسەیەکی پاڤل تالەبانیە لە ئاودەستکردی پارتیش ئەزانێ وەزعەکەی ئەوەیە ینی زۆر پێتێک چووە کاک مەسعود نابی پاڤل گوتبی کاک مەسعود هیچ ڕسمی هەیە لە ئاودەست گوتبیان ناوتی ئەم دەمەوێ بگرم لەگەرتان بەسەر چەندە لەوێ نەگیرا بووتان نە دەرێ گیرا ئەوە بەس 2 ساڵ و نیو لەمەوبەر کاک مەسعود ئەوەی زۆر لەبەردریە بەس مجریمەکانی ئەنفال لە هەولێرێن زۆر ئاساییە بەس نابی قسەی وابە کاک مەسعود بگۆتری کەم دەزانم شتێکی ناشیر نانی بە جدی لە قسەی سەرکردە ناوەشێتەوە بەس پاڤلە ئیتر هەموو قسەی فرێدات هاوڕێ سپاسان دەکەم بژبورن کاتژمێر 6 پێم نەکرا ئەو هەندە وردە زانیارە بوو هاویستم هەر هەمووتان لەوە بڵێم و هیوادارشم هاوڕێیان کورە زۆر عیبە سەدەی 21ەکە سەقافەتی توندتیژی بڵاو دەکەنەوە میدیاکان کاچ خۆم سەگ بەشەکە لە سامانی نیشتیمان من ئەزانم بوویتە خەتەر ئەوە ئینسانەوە لە سەگ دەکاتن ئینسانە لێرە سەگ ئەوە قانونە سەگ خۆی داونلۆد بە پێی ئەوە دەکە پیری پیر دەکاتن کوێری وەکو کوێرەك مامەڵە لەگە دەکە گەنجی توندتیژوو ئەوەیە سەگ بوونەوەشی زۆر میهرەبانە خەڵک لە مناڵیەوە فێر دەکرێت دۆستیتی برادریتی بووە هیچ ئەو کێشانەی نییە دەبی لە کوردستان ئەو سەقافەتەش گەشە بکاتن ناکرێ ئەو سەقافەتە هەر ترسنۆکەک کەشە سودوو معاشی نەدراتی کە هەموو ڕۆژە پارتی وێچێتی 1000 سوکاتتان پێ دەکەن ناوێنن برێن لە زرب سەقۆشی دەزەداتیان بەردیلی دەیگریان منداڵ دەچن 1000 شتی دەکەنەوە ئێستاش هاوڕێیان بۆ زانیاریت
بۆ ئێستا ئاسایشی گشتی بەناوی ڕاگەیانی ئاسایشی گشتی زۆر داوایان لە من کردەوە کورتە ڤیدیۆ لە بدەم گوتم باکانگۆ هەندێک لەو شێخ و جادوکەرانەمان لە لابدەن بگرن وتی 21 کەسمان گرتەوە دەرێ زۆر ملام نەدایە تا ئێستاکە چکو هەزاران تاوان بەرامبەر کورە دایک سەدان دایک بێچوەکانیان دەبردرێ هەی بێویژدانە 2 مانگ و 3 مانگن لەو ماوانە دایکەکە بوو بڵاوم کردەوە شەڵتەر گوتی وەرن پێنجەکەمان هەیە شەڵتەری سلێمانی ئاکۆ و سامانی شەڵتەر بە شەرەفم چوون هەر یەکێ عومرێک بوونە باشە داخوا چەند ئەوەی تدا بوو هیچ شیئی ئەو دایکەنەوە 5 قەلمان لێوە گرتنەوە بەڵام هەر یەکێ عومرێک بوو و یەکەشان ئەوەندە لای خورا بوو باشە لە ژوورەوە لە بەرەوەی فەقین یەکەشان دوای 1 هەفتە برادێک ڤیدیۆکە شێدوای بڵاو دەکەمەوە هەر دەترسێتن لەبەر ئەوی لەوێندەر لە ناو دەچن کورە شەڵتەرەکە شوێنی لە ناوبردنەوە ئەینەوەکو ئەنفالە کورە هاوڕێیان ئینسان لە سەدەی 21 دەبی میهرەبانی هەبی دەبی جوانیەک فڕێبدا من ئەزانم سەگ خەتەرە بەس خەتا لە ئینسانە خەتا لە ئینسانە دەبێ ئەو سەقافەتە بگۆڕدرێ ئەو سەقافەتە بگۆڕەوە میدیا دەبی دەورەشی زۆر جوان ببینی هەوڵ دەین بە زەخت لە حکوومەت بکەن بیان خەسێنن بیان خەنە شڵتەر لە شەڵتەرەکان خەڵکی ئەکا ئاژەڵ دۆزدا بندرێت خۆرهاچیان بدرێتە بڕۆ خواردن بدە سەجی بزانە قەت پڕ دەداتێ ڕسمی ژنەکەم بڵاو کردەوە لە ناو 3 هزار سەجیە لە شەڵتەری هەولێر لە شەڵتەری سلێمان 1 کەس دەچیتن لۆ پڕی نادەنێ لۆ پڕی دەدانێنگۆ کاتەچ